بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم باس و خواسە ئێستاکە لە ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک سیروان نەجمەدینمان لەگەڵەکە یەکێکە لەو کەسانەی کە لە لیژنەکەدایە و چەند پرسیارێکی ئاراستاکەین و زانیاری زیاتر بە ئێوەی بینەر دەبەخشین. سڵاو کاک سیروان، بەخێر بێ بۆ ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک. سڵاو لە تۆش لە بینەرانی تەلەڤیزیۆنی کەرکووک سپۆرت. سەرتامانەوێت لەوە دەست پێ بکەین، هۆکاری دەستەکار کێشانەوەی ئێوە چییە؟ ئەوەی ڕاستی بێ ئەتوانم بڵێ من بەندە یەکەمین کەس کە دەستم لە کار کێشایەوە، یعنی ئێمە وەکو لیژنەکە دوایەوەی کە دەسوێ وەردان هەیە لایەن سەرۆک و جێگر و ئەندامانێکی تۆپی عێراق، من بەڕاستی بە باشم زانی کاوا من چیتر یعنی بەردەوام نەبم لەو لیژنەیە لەبەرەوەی هەنێ بیر و باوەڕی خۆمان هەیە، بە تایبەتی من ناتوانم ئیشێ بکەم یەکێک من هین بکە، یعنی چۆنە لێی ئەوە بکە ئەوە نەکە، یعنی بە گوێرەی ئەو بسوورێمەوە تۆزێک زۆر بۆ من قورس بوو، لەبەرەوەی من لیژنەیەکی دەبێت سەربەخۆ بم، بۆیە من پێش 2 ڕۆژ بەلێ سێکەمین کەس من لە دوای گفتوگۆ لەگەر ئەندامانی لیژنە من دەسم لە کار کێشایەوە. خۆشبەختانە هاوڕێیانش کە منیان بینی چۆن چکۆتوانم وەکو هەموو وەرزشکارانی عێراق بە منە لێ، یعنی عقلی مدەبەر لەزنەی مسابقات من دەتعی زۆر ئیشەکان من بەڕێوە بم، بۆیە ئەوانش چۆنە لێ هاوسۆزی و هاوینیان لەگەر من کەوا ئەوانش دەستیان لە کار کێشایە. بەڵێ زۆر باشە. لە قسەکان تا باسیەوەت کرد کە دەستوەردان هەیە، ئەو لایەنانە یاخود ئەو کەسانە چێن کە دەستیان وەرداوە لە کارەکانیەوە؟ ئەو وەکو ئاماژەم پێ کرد، بۆ نمونە یعنی هەنێ چەندێک گەڕ و جەولەی یاریەکانی خولەکانی عێراق ئەتوانم بڵێم لە نایاب و لە پلەیەک و لە هەموو ئەو خولانێکەوە یەکی تۆپی عێراق سەرپەرشتەیەکە من خشتە و هینەکانی هەمووی لای منە، یعنی من ناتوانم من سیستەمێکم هەیە، من پرۆگرامێکم داناوە بۆ یەکێتی تۆپی عێراق بۆ ماوەی 4 ساڵ لەسەر ئەو سیستەمە کار بکەین. من پێش تقریبەن مانگێ بە لێ سەردانی وڵاتی ئیماراتشم کرد هەر بۆ ئەو کەوا خولی عێراق بدوانین بگەین خولی پیشەگەران، یعنی ئەو بەرنامەیەک ئێمە وەکو لیژنە دامان ناوە بەتاخەوە، یعنی دەسوەردە وەردانێ وەکو لە راپۆرتەکەی بەڕێستانەوەش ئاماژەتان کرد یەکێک لەو هۆکارانە یاریەکەی ناسریە و کەربەلا بوو کەوا حەجمێکی زۆریاندا جگەلەوەی ئێمە ئەو نظامی مسابقاتمان هەیە زۆر بەڕاشکاوانە لێ یەکی تۆپی عێراق بۆی هەیە یاریەکان بگوازێتەوە لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی وەرشکاران، بەڵام بەداخەوە یعنی یەکی تۆپی عێراق یعنی بەبێ ئەوی گەڕانەوە بۆ لیژنەی پێشبڕکێکان ئەو بڕیاریاندا کەوا یاریەکە نەکرێت دوایەوە چەندین گیر و گرفتی یەکێک لەوانە کەوا ئێمە دامان نەبوو جامی عێراق، یعنی پێشەوەی کەوا هەڵبژاردە عێراق سەفەر بکە بچێتە مەشق و ڕاهێنار ئێمە یاریەکە بڕێەوە بەداخەوە ئەو یاریان تاجیلکە پێشەوە ئێستا ئێمە لە جامی عێراقەوە دوی 4 ماندان نابووکەوە گڕی 8 بڕێەوە بڕێن بەرام بەداخەوە بە هەمان کاتە تاجیلیان. کاک سیروان، لەم کێشە و گرفتانە بە دیاریکراوی هیچ کەسێک قازانجەکە یاخود بەرژەوەندی هیچ لایانی شتیایە؟ ئەتوانم بڵێم لە عێراقا یعنی تەسیرات هەیە، یعنی ئێمە 4 کەسین لە ئەندامی لیژنەی کێشبڕکەکانی، یعنی ئەزای ئەومان هەیە کەوا سەر بە هیچ لایەن نیک، یعنی ئیش و کارمان ئەوەی بەس لە بەرژەوەندی تۆپی عێراقە، بەڵام بەداخەوە یەکی تۆپی کوردستان و یەکێک بانەلێن هەمویان هەنێ لە ئەندامانی بەرژەوەندی تایبەتیان هەیە، ئەوان بیر لەواکەنەوەکەوە دەستەی کشتی کە دەنگی داوە پێیان کە گەیاندێتی ئەو پلۆپایان ئەوان تەسیراتیان زۆر لێکێتی جگەلەوە یانە زەبەلحەکان وەکو یانی جەویە و شورتە و زەوڕا، یعنی ئەوانە کاریگەریان زۆر هەیە. ئێمە بیسیانەمان هەیە لە یەکی تۆپی عێراق، یعنی لە نایاب، یعنی بۆ بە یەک چاوسێر نەکەین لە یەکەمین یانەوە تا ئەوەی کەوا دوا ڕیزبەندەکەیە ئێمە وەکو لیژنەکە بە یەک چاوسێرەکەین چکو بەرژەوەندیمان و هیچ مەسلحەتێکمان نییە، بەڵام بەداخەوە ئەوان بەو شێوازە بیر ناکەنەوە. ئێمە ببوورە دەستەکای کێشانەوەی ئێوە ئامانجی چییە لە پشتەوە؟ پێتان وایە ئێوە خۆتان بەریەکەن لەو کێشە و گرفتانە کە هەیە یاخود ئەتانەوێت کۆمەڵێک وەچەرخان ڕووبدا لە دوای دەستەکای کێشانەوەی ئێوە؟ من باسی خۆمەکەم بە هەمان شێوە لەگەر ئەو ئەوانەی کەوا لەگەر من واستەم نەکردو حتا بچمە لیژنەی پێشبڕکێکان، من سیڤی خۆم تەقدیم کردووە و لە توانای خۆم یعنی ئەو چوومە تا ئەوێ، یعنی ئەگە ئەو ئیشەی کەوا ئەیکەم دەبێ من کەس تەسیرم لێنەکە، بەڵام وەکو ئاماژەم کرد، یعنی ئەوانە تەسیرات زۆر. ئێمە لیژنەی ئێمە نیزامێکمان هەیە، نیزامی مسابقات دێمە ئێمە وەکو دەستور وایە ئێمە هەر شتێ بێ دەبێ بگەڕێنەوە بۆ دەستور، بەڵام بەداخەوە ئەوان ئەوەشیان پێشەڵ کردەوە، بۆیە ئێمە
ئێمە پێمان باشنە ئێمە ئەو دەست لە کارکێشانەمان کردو نەک بۆی کەوا فشارێ بکەین ئێمە داواکارەکەمانەوەیە کەوا لژنەی ئەو مسابقات بێتە ئەوەی کەوا مستقل بێ استقلالیەتی هەبێ کەس کاریگەری لەسەر ئەو لژنەیە نەبێ بۆیە کە هەر کاریگەری بوو ئەوە تەسیرەکە لە سیستمی تۆی پێی عێراق بۆیە ئێمە بە هیچ شێوازێک یعنی ئەومان قبول نەکردو و دەستمان لە کار کێشاوتەوە. بەڵێ کاکسیوان ڕۆڵی عەدنان درجال چییە لە ئێستاە؟ بەداخەوە ینی وەکو ئاماژەم پێی کرد بە هەمووانەوە ینی ڕاستە ئێمە دووەمین جارە دەست لە کارخۆمانە کێشەی دەستمان لە کار کێشاوەتەوە یەکەمین جا کاپتن عەدناوتی چاوەڕێ بکەن بەس دوای یاریەکەی ئیمارات خۆم لەگەرتانداشم بەداخەوە لەگەرمان دانەنیشت ئێمەش ینی زۆر ئەتوانم بڵێم دووسێت جا داوامان لێ کردکەوە لەگەری کۆبینەوە ئەو گیر و گرفتارەی کە بۆمان داناوە بۆمان دێتە ڕێگەمان ینی بۆی ڕوونکەینەوە بەڵام بەداخەوە وەکو ئاماژەم پێی کرد کۆبوونەوەی نەکرد جگە لەوەکەوە کاپتن عەدنان توانی لەگەر هەموو چین و تیژێکی وەرزشی کۆبێتەوە بەڵام تەنها لە ژنەکەی مەڵە وەکو لە راپۆرتەکەتان شەبوو ئێمە ئەتوانم بڵین بربڕی پشتی ئێمە یەکێت تۆپی عێراق لژنەی مسابقاتە دەبێت ئەو لژنەیە دەبێت استقلالێکی تەواوی هەبێت کەس کاریگەری لەسەری نەبێت چونکو ئەو سێری هەموو یانەکانەکە بە یەک شێوە دوای جگەلەوە ئێمە بەس خولی نایاب نییە خولی پلەیەکمان هەیە خولی لاوانمان هەیە یعنی بۆ هەنێشت ئەگەڕێنەوە سەر نیزامی مسابقات ئەتوانم بڵێم گیر و گرفتێکە لە ینی پێشمەرگ ینی پێشمەرگ ئەتوانم بڵێم غەدری لێکرا دەبواە ینی پێشمەرگی سلێمانی دەبواە ئێستا سەر بکەوتایە بۆ خولی نایە جگەلەوە یانەی دهۆک بە هەمان شێوە یعنی ئەتوانم بڵێم بانێک و دوو هەوا هەنێ تعاملیان هەیە بەداخەوە وەکو وەرزشکاری وەکو ناعەدالەتێکی بینین ئێمە ئەمە هەموویمان ڕوون کردوێتەوە ئێمە راپۆرتی خۆشمان داوە ئیتر ئەمێنێتەوە لای ئەوان بەو ئاسانیش یعنی ئێمە ئەومان نەکردو مەس مجرد ناو دەرکەی نایەکی و لە من یعنی من بیدایە ئەتوانم بڵێم هاوڕێیانم لە لژنەکە هاوڕا نەبوون لەگەر من استقالیان نەدا بەس من دەستم لە کار کێشایەوە شەوەکەی بوو یعنی کەوا لە هەموو خۆشبەختانە ئەتوانمەوە بڵێم فەخرە بۆ من وەکو کوردیەک وەکو کەرکووکیەک یعنی هەموو پەیجەکانی عێراق باسی منیان کردو کەوا منیان داناکەوە عەقلی مدەبەری لژنەی مسابقات منم یعنی ئەوە توانم بڵێمەوە ئەوە وەکو وینێکە وەکو کەرکووکیەک وەکو کوردێک یعنی شانازی بەوە بەڵێ تاکو چەندێک ئیداری یانەکانی عێراق لەگەڵ ئێوەتان و لەگە داواکاریەکانی ئێوە ئێمە دێنێکە ئەتوانم بڵێم هەموو سەرۆکی یەکێتی ئەتوانم بڵێم لقەکانی عێراق هەمویان بەیاننامەیەکیان دێکرد دشت ئەو بڕەوەکەوە ئەوان پاڵپشتی ئێمە جگەلەوە هەمویانەکانی عێراق جگە لە نایاب جگە لە پلەیەکان هەمووی پاڵپشتین بۆ ئێمەیان کردووە و بەیان نامەشیان دەرکردووە بەڵام چاوەڕێنەوە حتا نامەیان نردووە بۆ کاپتن عەدنان لە کەوان خۆی لە ئیماراتە وتێتی با خۆم بێمەوە ئینشاءڵڵا ئەو کێشەیە حەلەکەم ئیتر نازانین ئێمە وەکو لژنەکە ئێمە پەیوەندیەکمانی سەر نەماوە بەڵام چاوەڕێی ئەوانین ئەگەر بامانیش کرد وەکو من تقریبان ئەندامان زۆر لە ئەندامانی یەکێتی تۆپی عێراق بە تەلەفۆن لەگەر من قسەیان کرد و وتیان ئەو شتە نابێ ئەو شتە بێ چتانێ وەرن لەگەرمان دابنیشن و ئینشاءڵڵا با دوای یارێکی عێراق و سووریا ئینشاءڵڵا دانیشی لەگەردان ئێمەش پرۆگرامی خۆمان هەیە لەگەریان قساکەین ئەگە بێت و ئەو خاڵانەی کەوا ئێمەمانەوێ تەنهەیە خاڵەکە ئێمە ئەمانەوێ استقلالیەتێکمان هەبێ لە ئیشکردن بۆی بتوانین ئاسی تۆپی عێراق یعنی وەکەوە نەبێ وەکو لە راپۆرتەکەتان یعنی ئێمە نەتوانین پلەی سێیەم لە گروپەکەی خۆمان بۆ سەرکەوتن بۆ عێراق ینی عێراق وای لێ هاتووە بەو ئاستە ببینین یعنی ئەتوان بڵێم شەرمەزاریە. بەڵێ دوا قسەی بەڕێستان لە ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک چی دەبێ؟ ئەوە زۆر سپاسی تەلەڤیزیۆن کەناڵ کەرکووکەکەم بۆ ئەم دەرفەتێکەوە توانیم دووەمینی شێوەیەکەوە من ئینشاءڵڵا من هیوادارم بەڕاستی ئەمەیان دوور لە بابەتەکە هیوادارم تو ئاسی تۆی پێی کەرکووک بەرەو پێ بێ زۆر من یەکێک لەوانم کەوا زۆر دڵگرانم کەوا یانەیەکمان نییە لە خولی عێراق یاری بکە یان لە خولی نەک لە نایاب لە پلەیەک شاریکە توانم بڵێمەوە شەکاتەوە گیر و گرفتێکی زۆرمان هەیە شارێکی وەکو کەرکووک بتوانین شەستیانە هەبێ ینی هەر کوچێک ینی کۆڵانێک بۆتە یانەیەک ئەوە بەڕاستی شەرمەزاریە شارێکی کەرکووک وەکو کەرکووک بەڕاستی ئێمە وامە نەزانی بەس لە بواری سیاسی و ئەمنی دواکەوتی بەڵام بەداخەوە ئێمە ئەو لە بواری وەرزش زۆر دواکەن هیوادارم کەوا بتوانین بە هەمومانەوە بە وەرزشکار و بە ڕاگەیاندن بەڕاستی دەوری ئێوە زۆر گرنگە کەوا بتوانن هاوکاری وەرزشکارانی کەرکووک بن بۆی ئاستی تۆپی پێ بەرەو پێشتر بچێت. سپاس دەستخۆش بۆ سیروان نەجمەدین ئەندامی
هیچ چەپوچەکانی ژنی تۆپ عێراق کە لەگەڵمان بوو. دووبارە سپاس کە لە ستۆدیۆ کۆمەڵک زانیاریت بێمە و بینەرانج بەخشی. زۆر سپاس.